بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سەرڕای دواکەوتنی موچە بۆ ماوەی زیاتر لە 15 ڕۆژ ئەمڕۆ کاتێک کە موچە خۆرانی وەزارەتی نووسی لە سنووری پارێزگای سلێمانی بەنیازی وەرگرتنی موچە بوون پێیان ڕاگەنرا کە سەر لە بەیانی پارە لە بانکەکاندانیە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین کە هۆکاری دواکەوتنی موچە چییە و حاڵەتی کە لە سلێمانی ڕوویداوە ئایا ئەگەر بۆ موچە خۆرانی وەزارەتی تەندروستی ڕوودات کە کەمترین بڵێن موچەیە لە چوارچێوەی وەزارەتەکان ئەی بۆ وەزارەتەکانی دیکە چۆن دەبێت ئایا داهاتی ناوخۆ ناگەرێتەوە یاخود داهاتی نەوت و سەرڕای ئەوەش ناڕزایەتی کاسبکاران هەیە و شوفێری تەکسی و پاسەکان لە زیادبوونی نرخی سوتەمەنی هەروەها کاسبکارانیش نیگاران لە نەبوونی بازاڕ و زیادکردنی باج وەل هەمان کاتیشدا ئێستا گرانیەک ڕووی لە بازار کرد و بەڵام لە بەرامبەردا حکوومەت هیچ بەرنامە و پلانێکی نەبووە. لەگەڵ هەریەک لە بەڕێزان دابان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆ هەروەها دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری لە سلێمانیەوە تاوتوی ئەم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونیان دەکەین. کاک دابان بەخێر بێن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە دواکەوتنی موچە هۆکارەکەی چییە و ئەوەی ئەمڕۆژ کە لە سلێمانی ڕوویدا کە سەر لە بەیانەکەی وتیان پارە نییە بۆ موچە لە بانکەکان هۆکارەکەی چییە؟ بەناوی خی گەورە کاک حەکیم سوپاس بۆ بەڕێز سڵاو لە بینەرە بەڕێزەکانیشێ تەوانمە تازە نییە ئێمە لە چەند مانگی ڕابردووە ڕامانگەیان کە شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە کەوتووەتە ژێر پرسیارەوە و شکستی خواردووە و تەنانەت ئەم حکومەتە ئەو داهاتی کە لە بەردەستایەتی و ئەو داهاتی کە دەستێکەوێ ناتوانێت بە ڕێک و پێکی کوێ بکاتەوە. حکومەتی هەرێمی کوردستان بە پلەیەک پشت بە نەوتە بەسێ پشت بە داهاتی نەوتە بەسێ لە تاریخی مرۆڤایەتیە بۆ دووەم جارە سعری نەوت ئەگاتە ئەم ئاستە بەرزە کە گەیشتە $139 وەست لە ساڵی 2008 پێم وایە گەیشتە $147 نرخی بەرمیلێک نەوت بە پێی داتا و ژمارەکانی خۆیان حکومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە زیاتر لە تریلیۆنێک و 460 ملیار دینار ماڵانە دەسی ئەکەوێ بەدەر لە ئەو بە هەدەردانی کە لە مەسلەی کرێبۆری لە مەسلەی وەرگرتنی پارەی پێشەکی لە مەسلەی کۆمپانیەکان لە مەسلەی زۆر مەسایلی تر کۆمپانیەکانی خزمەتگوزاری و سکیوریتی و زۆر شتی ترە یعنی سکیوریتی کەڵگەنەوتەکان لەوەیە بە هەدەریە سەرباری ئەوە حکومەت ئەمەی دەسەکەوێ ینی ئەگەر هینکەی بەڵام عموماً ئەمان لەو پرۆسەیە شکستیان خواردووە و لە پرۆسی فرۆشتنی نەوتا بەدەر لە ناشەفافی بە ئەم قسە دووبارانە نەکەین هەر قسەکانی خۆیان لێک بینەوە حکومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ نییە و ناشەفافە لەلایەکەواڵێ ئەمە کۆی مەلەفەکەمان داوە بە حکومەتی عێراقی بۆی وەری بگرێ ئێوە گەر خۆتان لە چەند ڕۆژی ڕابردووە بیرتان بێ بەڵام لەلایەکەوە زۆر بە بڕیارەکەی دادگای فیدراڵی قەڵس ئەبن لەلایەکەوەڵێ کۆی مەلەفەکانمان ناوە بەشتروتیان ئامادەیمان هەبووە داوامانە بەڵام حکومەتی عێراق وەری نەگرتووە لە کاتێکە دادگای فیدراڵی بڕیارەکە دەرەکە بۆ هەرێمی کوردستان ئەمان پێ قەڵس ئەبن لەلایەکەوە نازانم خەڵکیان زۆرە قسە ئەکەن ئەڵێ ئێمە بڵێن ئابووری خۆمان یعنی ئابووری سربەخۆ کە لە ماوەی ڕابردووە هەبووە بڵێ سەرکەوتوو بووە بەڵام خۆی سەرۆکی حکومەتێتە سەر شاشاڵێ ئێمە لە ساچلویەکی داهاتی نەوت ئەمێنێتەوە کە لە ساچلویەکی تاواتیش نییە چکە تاوەکو بۆ وەزارەتیارایی لە ساچلویە کەمترە بەڵێ ئەکید 350 ملیۆن دۆلار ئەگەڕێتەوە کە 512 ملیار دینارەکە و لەمەشا ڕازگۆ نەبوون لەمەشا ڕازگۆنین لە مەسائلی نەوتە ینی دۆخێکیان دروست کردووە من لە بەرنامەکانی پێشەی شاوتومە هەرێمی کوردستان ئیسیقراری دارایی ئیسیقراری ئابووری تا خاوەنی ئەم جۆرە لە گرێبەست تا خاوەنی ئەم عقلێتە لە حکومڕانی تا خاوەنی ئەم دوو بنەماڵەیە بێ بۆ حکومڕانی ئیسیقراری دارایی ئیسیقراری ئیداری ئیسیقرار تەنانەت لە موچەشە وەرناگرێ ئیسیقرار ینی هیچ تۆ سێری کە چیان کرد هەر لە قسەکانی خۆیانە سەرۆکی حکومەت و جێگرەکەی وەزیری سامانە سروشتیەکان لە سەرەتای ئەم کابینەیە هاتنە پەرلەمانی کوردستان وەزیری سامانە سروشتیەکان وتی ئێمە لە 142 لە داهاتی نەوت ئەدەین بە وەزارەتی
دارایی. بەڵێ ئەو لە مانگی 6 ساڵی ڕابردوو وەزیری سامانە شتەکانەوەی بێەوە لەناو پەرلەمان لەناو پەرلەمانی کوردستانە لایڤ بوو هەموو خەڵک بینی وتی لە 158 ئەڕوا بۆ کۆمپانیاکان و بۆ خەرجی بۆ کۆمەڵشتی تر. بەڵام دوێنێ و پێرە سەرۆکی حکوومەت کەیە ئەڵێ دوای جوهدێکی زۆرمان و دوای چاکسازی و دوای ئیسلاح لە 140 یاری خەڵتە بەداکار چاکسازیان نەکردە. ینی تۆ سەیری ئەو تەناقضاتەکە لە قسەکان بۆ تۆ گەروابێ کاکە لە سڵایەک کەم نییە کاک حەکیم لە 100 میلیۆن دلار میلیۆنی دلارەکە لە ملیارێکە 10 میلیۆن دلارەکە ئەتوانی بۆ نمونە هەرچی یەکەمی کوردستانەیە پێی دامەزرێنی یعنی تەنیا لە ڕقەمێکە کە لە ڕقەمێکە 10 بۆ 20 میلیۆن دلارەکە ئەوە بە ئاسانیە بەدەمیانە. ئەمە بابەتی نەوت وەرەوە بۆ بابەتەکانی ترکە ئێمە بە درێژایی 3 ساڵی ڕابردوو قسەمان لەسەر کردووە لە مەسایلی گومرگەکان لە قاچاقچێتی لە داهاتی ناوخۆ لە باج لە ڕسومات لە هەموو ئەو خەڵکی ئەو پارەیە کە خەڵک ئەیدا باشە گەیشتونەتە قۆناغێک لە ساڵی پار ئەم وەختانە هەردوو حیزب لە زۆنی سلێمانی لە زۆنی هەولێر 374 ملیار دینار ماڵانە دراوەتەوە بەدەست وەزارەتی دارایی بۆ موچە بەڵێ لە داهاتی ناوخۆ. باشە من لە بەڕێزە پرسم چی بووە ینی چی گۆڕاوە کە ئێستا پارە لە ماڵقانیە چی شتێک گۆڕاوە ینی بۆیە ئینسان بێئومێ دەبێ. من بۆ خۆم زیاتر لە هەفتەیەکە جۆرێک لە ناومێدی ینی دایگرتوم کە بە ژیان بۆی شتێک ناومێد نەبوو بەڵام ئەمانە ڕۆژ بە ڕۆژوڵیان لێ هەڵکێشاوە ڕۆژ بە ڕۆژ زەخت و فشارەکانیان لەسەر هاوڵاتیانە فەرموو بزانم دۆخی کاسبکاران چۆنە فەرموو بزانم دۆخی هاوڵاتیان چۆنە یعنی کاک حەکیم ئەمانە زۆر جار قسەیەکە کری ئەڵێ ئەمانە ئەیانەوەکو خەلیج وەکو وڵاتانی خەلیج وابن باشە چی شتێکیان لە وڵاتانی خەلیج ناچێ ئەم بەرپرسانی کورد بەس پێم بڵێ چی شتێکیان لە وڵاتانی خەلیج ناچێ باو باپیریان بەرپرس بووە خۆیان بەرپرس بوون کوڕیان بەرپرسە کوڕیشان حازرەکەنەوە بۆ بەرپرسیارەتی کارە وڵاتیان لە بەردەسا بووە بەڵام ئەوەیە کە خۆیان ژیانی خۆیان وەکو خەلیجیەکە ڕوا بەڵام ژیانی خەڵکەکە وەکو بەنگالیەک وایە وەکو لیبیەک وایە وەکو سۆماڵیەک وایە یعنی لەم ڕۆژانەیە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان پێرێ باس لەواکە ئێمە بە 470 ڕێگا جارێ هەر ڕێگاکانی لێ تێک چووە خۆی 407 ڕێگایە 402 ڕێگا بوو ئەسڵەن بە 402 ڕێگا گویا خزمەتگوزاری پێشکەشی خەڵکەکەن بەڵام لەم کابینا ڕێگاکان زیاد کرا کاک حەکیم 5 ڕێگای تری چووە سەر بۆ وەرگرتنی باج و ڕسوماتوانە بوو بە 407 ڕێگا لە بەرامبەر بە 407 ڕێگا پارە لە هاوڵاتیان سەحبەکەنەوە پارە لە هاوڵاتیان وەرئەگرن پارە لە دوکاندار و کاسبکار و لە هەموو خەڵکێک وەرئەگرن بەڵام داهاتەکەشی دیار نییە باشە لە هەموو دنیا کە باج و ڕسومات وەرەگیری ئەم داهاتە نەخرێتەوە خزمەتی خەڵک نابێ بخرێتەوە خزمەتی موچەشکە ئەمان نایخەنەوە خزمەتی موچە یان بێ بۆ خزمەت گوزاری بێ نەخرێتەوە خزمەتی موچە ئیتر بۆچی خەڵک پارە بدە لە کاتێکە باسی خزمەت گوزاریەکەی کاک حەکیم فەرموو یەک خزمەت گوزاریم پێ بڵێ لە سایەی 100 میلیۆن دلار 100 میلیۆن دلار من باسی دوای 2008ەکەم 100 میلیۆن دلار و لە سایەی 33 میلیارد دلار قەرز کە هاتووە بەسەر ئەم وڵاتەیە ئەو هەموو پارەی کە دەستیانەکەوێ خزمەت گوزارەکانە وەکو بەنگال وەکو لیبیا وەکو ئەفغانستان دلار لە بەغداوە هاتووە زیاتر لە 120 میلیارد دلاری شاتووە خۆشیان چەندیان فرۆشتووە سەرباری 33 میلیارد دلاریش قەرزیان کردووە لە سەرنەبوونی پارەش لە باڵکان قسە دەکەین دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم لەسەر و حاڵەتەی دروست بووە دواکەوتنی موچەیە نەبوونی پارەی پێویست لە بانقەکان تەنانەت ئەمڕۆ بۆ وەزارەتێکیش بەڕێزت ناوی دەنێتی لەگەڵەوەی کە ئێستا نرخی نەوت زۆر بەرز بۆتەوە و ئەمڕۆ لە سەروی 110 دلار مامەڵی پێوکراوە زیاتر لە هەفتەیەکیشە بڵین 2 هەفتەیە لە سەروی 100 دلارەوەی بەڵێ زۆر سپاسەکەم بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان خۆی بە تەکیدەوە کە بەڕێستان باسی یەکەن زۆر کاریگەرە کە موچە دوا بکەوێ یاخود موچە بە بڕێکی کەمتر لەوە کە پێویستە یاخود فەرمانبەر شایستەیەتی وەری بگرێ ئەمە کاریگەریەکی نەرێنیە بێ لەسەر هەڵسوکەوتی بەکارهێنان لە لاینی بەکاربەرەوە واتە سلووکت ئیستهلاکی بۆ لەبەر ئەوەی ئەو سلوکە ئیستهلاکی یاخود ئەو هەڵسوکەوتی بەکارهێنانە لە لاینی فەرمانبەرەوە یاخود موچەخۆر ئیتر لە کەرتی تابێت بێ یاخود لە کەرتی گشتی لەبەرەوەی تۆ بەڕزت لێرە گەر فەرمانبەر لە کەرتی گشتی پارە وەرنەگرێ ناچێ بۆ بازارەکان و بۆ کۆمپانیەکان و بۆ شوێنان پارە خەرج بکاتوە بە تاکید بەرامبەر ئەوە فەرمانبەر لە کەرتی تابەتیش موچە و پارەی خۆی
وەرناگری یاخود دواکەوێ خود کاریگەری تا ئەکرێ بە شێوەیەکی نەرێنی بۆی لێرە ئەم موچەیە کە طبعاً ئێمە لە 2014ەوە هەمان ئەم کێشە تا ئێستا بەردەوامە ئیتر جۆرا و جۆرە جارێک جەنابتەن ئەزانن ئیدیخاری ئیجباریەکە بوو جارێک لێبڕینەکە بوو جارێک موچەکە دواکەوتن هەبوو لەگەڵ ئیدیخارە ئیجباریەکە و هینەکە زۆرە ملەکەوە لێبڕینەکە هەر دواکەوتنەکە هەر هەبوو بینەبین بوون ینی ماوەکانیان جیاواز بوو بەرحاڵ ئەمە لە زانستی ئابووری یاخود هەر لە هەڵسوکەوتی بەکاربەر وای لێەکە کە گومانی هەبێت لە داهاتوو سیقەی نەبێ لەوەی کە لە مانگی داهاتوو کۆتایی ئەم مانگە من موچەوەەر ئەگرم موچەوەەر ناگرم ئەمە وای لێەکە کە من چوونم بۆ بازار وەکو فەرمانبەر کەم ببێت جەنابێت بە ڕێزان هەموو خەڵک کەمترە چن بۆ بازارەکان جموجۆڵی بازار کەمترە بێ ئەمە کە بەراورد بکرێتەوە بە ساڵانی پێش 2014 ئەرز و ئاسمان فەرقی هەبوو لە هەرێمی کوردستان وەکو وەبتایبەت بە نمونە کە ناسراوە بە هەرێمێکی گەشتیاری خەڵکێکی زۆر لە ناو عێراق لە دەرەوە عێراق ڕووەکەنە هەرێمی کوردستان و جەنابتان ئەزانن لە 2014 پێش ڕوودانی ئەو کێشەیانە هەولێر وەکو پایتەختی گەشتیاری وڵاتە عەرەبیەکان وەکو بەشێک لە عێراق هەڵبژێرا ئەمە هەمووی خاڵی ئەرێنی بوون لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە نەمانتوانی هاوشێوەی ئەوەی کە لە ئیمارات ئەگوزارێ نەمانتوانی پارەی نەوتەکە بیخینە خزمەتی ئابوووریەکەەوە پێشکەوتنی ئابوووریەکە وای لێ بکەین کە ئێستا ئەم دەقەیەمەکە تووشی ئەم کێشەی ڕێک نەکەوتن لەگەڵ بەغا و فرۆشتن و نەفرۆشتنی نەوت و نرخی نەوت گەشتە 130 و سەروی 130 دلار بوو و شەڕەکەی رووسیا و ئۆکراین ئەمانە هەمویان وایان لێ هات ینی ئەگەر ئێمە ئابوووریکی جۆرە و جۆرمان هەبوایە و ئیسیفادەمان بکردایە لە داهاتە نەوتەکە ئەو کاتە ئەوەندە ناچاری ڕۆنی رووسیا و ئۆکراین و گەنم و نازانم چی ئەوانە و شتومەکەکانی کە لە ئێران بۆمان دێت یاخود لە تورکیا بۆمان دێت ئەگەر ئابوووریەکەمان جۆرە و جۆر بواە و کە ئێمە بنەمایەکی سروشتی و ئابوووریکی زۆر زۆر قایم و تەومان هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین فانن وا بکەین لە ئابوووریەکەمان ئابوووریکی لەو ئاستە بێ بەڵام بەداخەوە نەمانتوانیوە ئەوە بکەین و ئەجا ئێستش کە ئەبینی جەنابەت باس لە قەرزی حکوومەت ئەکرێت یاخود شایستە دارایەکان کە لەسەر شانی حکوومەتە زۆرە باستەوە ئەکرێت کە ئێمە دوعاکەین و ئینەکەین کە لە داهاتوو کە ئێمە ڕێک بکەوین لەگەڵ بەغایە بۆ ئەوەی 200 میلیارەکە یاخود هەر بڕەپارێکە بۆمان بنێرە کە ئێمە ئەتوانین زۆر بە ئاسایی پشتبەستن بەتوانە و ئیمکانیەتی خۆمان و لە ئابوووریەکەمان بکەین ئەسڵەن باس و بیر نەکەینەوە لە 1 دینار لە بەغاوە بۆمان بێت ئیتر کێشەکە ئەوەیە ئەم هەموو کێشانە جەنابەت تووشی یاخود ئابووری هەرێمی کوردستان تووشی ئەم هەموو کێشانە بووە و بووەتەوەی کە فعلەن ئابووریەکەمان تەنها تا ئەم دەقەشە پشت ببەستە بە فرۆشتنی نەوتەکە و داهاتەکەی کە ئیتر لەگەڵ زیادبوونی نرخی نەوت داهاتەکە زیاد دەکات و بەداخەوە ڕنگدانەوەی و کاریگەریەکەی خۆی هەستی پێ ناکرێت و نابینرێت لە بژێوی ژیانی خەڵک لە جموجۆڵی ئابووری لە پێشکەوتنی کەرتە ئابوووریەکان بەگشت باشە بە کوردی دواتر دەگەڕێم وڵات بەس هۆکاری چیەکە ئێستان ئێمە نرخینەوە بەرز بێتەوە بڵین پێشتر 6 دلار بێت و ئێستا سەروی 100 دلار بێت هەر دواکەوتنی موچە هەبێ ئەم کێشەیە بێ نەبوونی پارە هەبێ لە بانکەکان نەخرێتە خزمەتی خەڵک ئەزانی چه ئوستاد حەکیم گیان خۆی ئەوەی کە ئێستا باس ئەکرێ و جەنابتەن ئەزان استحقاقات و التزاماتی هەرێمی کوردستان وەکو لاینە داراییەکە لەگەڵ بەتابەت لەگەڵ کۆمپانیا نەوتەکان ئەوە بارێکی زۆر زۆر قرسە لەسەر شانی حکوومەت ئێستا ئەم دقەیە حکوومەت باجی ئەو گرێبەستە نەوتیانە ئەدات کە زۆری لەو گرێبەستە نەوتیانە لە سوود و بەرژەوەندی کۆمپانیەکان ئەبێ ئەگەر جەنابەت بپرسی بۆ وا کراوە بۆ ئەم گرێبەستانەوە ئەنجاکەران من بە تەسەوری خۆم لەبەر ئەوەی حکوومەت یاریمی کوردستان ئەو کاتەوە ئێستاش پێویستی بە پشتگیری لاینە سیاسیەکانە مەبەستم لاینە سیاسیەکان وڵاتانە حزبەکان ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن لە ئەوروپا و ئەمریکا ئەوانم بۆ پشتگیری بکرێن ئەبینی جەنابەت بەم شێوەیە ئەکرێ ناوی بنین فرۆشتنێکی سیاسی بۆ نەوتەکەمان فرۆشتنە سیاسیەکەش ئەوەیە کە تۆ جەنابەت خاتری کڕیار بگری بە سەرێکی زۆر هەرزان ووای لێ بکەیت کە پشتگیری هەرێمی کوردستان بکە کە بەداخەوە بۆمان دەرکەوت لە کاتی ڕێفراندۆمەکە کەس پشتگیری هەرێمی کوردستانی نەکرد و بەداخەوە ئەو شتێکە ڕووی چاک ئەزانن چی بوو بۆیە لێرە تەسەورەکەم ئەو فرۆشتنە سیاسیە بۆ نەوتەکەمان کە کرا
یعنی جێگەی خۆی نەگرت و تەسەورەکەم تا ئێستاش ئێمە ئەو کاریگە نەرێنیە کە ئێستا ئیبینین ئێمە لەسەر داهات یاریمی کوردستان و ئابووری یاریمی کوردستان ینی بەداخەوە با بڵێن کارگەریەکی نەرێنیەوە مستەوای معیشەتمان ئاسی بژێوی ژیان لە ئاسێکی زۆر خراپدایە بێکاریەکە زۆرە وایتر ئەمانە هەمووی ئەوەی کە ئێستا ئەگوزارە لە هەرمی کوردستان ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە گرێ بەسەرەوتیەکان بەسەرکەوتووی ئەنجامی بدەین و دوای ئەوەش نەمانتوانیوە ئیدارەی مەلەفی نەوتی بکەن بە شێوەیە کە خزمەتی کەرتە ئابوووریەکان بکە بەگشتی. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دواتەگەرم وڵای بەرزکاک داوان سەبارەت بە نەبوونی موچە لە بانکەکانی سلێمانی هۆکارەکەی چیە هۆکارەکەی خودی یەکێتیە لێرە یاخود پەیوەندی بە حکوومەتی شەوە ئێستا بڵێ هەم یەکێتی سزای سلێمانی دەم حکوومەتیش یاخود بەس لێرە یەکێتی خۆیەتی کاک حەکیم پێشەوەی بێمە سەر جوابی ئەوینە کاکە یەک جملەی وت نامەیە بەسەریات تێپەڕین کە باسی فرۆشتنی نەوتی بە سیاسی کردووی سەقاقاتی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان کە گوایە بەشێکی ئەم کولفەیە ڕۆبەوە ئەم قسەیە نەخودی پارتی نەخودی یەکێتی قناتیان پێ نییە و بڕۆیان پێ نییە لەبەر چەند سەبەبێک یەک ڕاستە نەوتی هەرێمی کوردستان ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان بە قاچاق فرۆشرا بێ بە کەشتی ڕۆیش بێ بۆ نمونە کەسێک کە دەڵاڵی بۆ کرد بێتن دوای پارینەوەتەکە بە لە چەند بانقێکەوە تاوەکو گەیشتەوە هەرێمی کوردستان ئەمە کولفەیەکیوێ بەڵام بابینە سەر شتەکانی تر بابینە سەر کۆمپانیایە کە کۆنتراکتێکی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە لەناو وەزارەتی سامانە سروشتیەکانە سێ کەس هەیە بۆ هەڵسەنگاندنی کولفەی ئەم کۆمپانیایە تاوەکو گەیشتوەتە ئینتاج ئەم کولفانە بۆ نەزۆر کەوتون لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان چکام کولفانە بێ بدرێتەوە بە کۆمپانیەکان ئەمەیان واز لێ بێنە مەسەلەی بۆری نەوتی هەرێمی کوردستان لە سەداسی بۆری نەوتی هەرێمی کوردستان ئەکەوێتە سنووری تورکیاوە بە پاراستنی بە نەقڵکردنی بە دروستکردنی هەمووی لەسەر شانی تورکیا لە سەدا هەفتای لە سنووری عفوم بکەی لە سەداسی لە سنووری هەرێمی کوردستانە لە سەدا هەفتای لە سنووری تورکایە بە هەمووی نەکانیەوە ئەم بۆرێ مڵکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە ماوەی ڕابردووە ملیارە دۆلاری تێچوە فرۆشتێتەوە بە $1.5 بەڵام ئەو کۆمپانیایی کە کڕێتی کۆمپانیای کار بووە لەگەڵ کۆمپانیای ڕۆزنەفت بە $1.6 ملیۆن ساڵانە ئەوان $700 ملیۆن وەرەگرن $750 ملیۆن حسابی کە بە 3 ساڵ کولفەکەی دەرەکەنەوە کە دەریان کردوێتەوە چکە لە 2017 بۆریان کڕیەوە کرێی بۆرێکە کە لە سەدا هەفتای لە دیوی تورکایە لە سەدا 30 کولفەی بۆ نمونە کرێەکەی تێچێ بەڵام ئەو لە سەداسیەی کە لە سنووری هەرێمی کوردستانە لە سەدا هەفتای تر بە پێی راپۆرتی دیلۆیت لە سەدا 11 داهاتینەوە لە 6 مانگی 2020 باشە لەو لە سەدا 11 لە سنووری کوردستان بووە لە سەدا 4 لە سنووری باشە یعنی سێقات بەلانی کە منیش هەروواڵێم یعنی عموماً یعنی لە سەداسی سێقاتەکە سێقاتی بۆ لە سەدا هەفتاکەی تورکیا ڕۆ بەڵام ئەوەکەی تری بۆ هینەڕە خاڵێکی تری استحقاقاتی کۆمپانیەکان یان قەرزەکە کردوێتی یانەوتە بە پێشەکی فرۆشتوێتی حکوومەتی هەرێمی کوردستان باشە چەند ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ لە سەدا 58 بۆ ئەمانەیە باشە خێرە ئەم قەرز و شایستەدارایانی سەر حکوومەتی هەرێمی کوردستان کەمی نەکردووە من لە بەڕێزە پرسم قەت حکوومەت ئەعلانی کردووە بڵێ بۆ نمونە ئێمە قەرزی تورکیامان لانەما قەت ئەعلانی کردووە بۆ نمونە بڵێ ئەوە 30 ملیارەکەمان هاتەوە 25 ملیار من چۆن شەرعێتی پێبم بڵێم ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان بارگرانی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان قورسە و حکوومەتی هەرێمی کوردستان حەقێتی لە 58 ببرێ بۆ کولفەی نەوت و بۆ قەرز و بۆوانە باشە تۆ لە 58 کە 800 ملیۆن دۆلارەکە ماڵانە بە ناوی قەرز و شایستەدارایەکان و کولفەی تێچوون و بۆریەوە ئەبەی خێرە ئەم قەرزەی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان وا دامان ناسی 11 ملیاری هین فەرمانبەرە بەڵام خۆ 17 ملیار دۆلاری بۆ نمونەی استحقاقاتی کۆمپانیەکانە نەبێتە 15 ملیارێکی کەم نەبێتەوە 2 ملیاری کەم نەبێتەوە بەعکسەوە 28 ملیار بوو چوە 33 ملیار یەکەم جار سەرۆکی حکوومەت وتی 24 ملیارە دوایەکی دیان بە 33 باشە تورکیا 2 ملیار دۆلاری لای بە هەرێمی کوردستانە پێما بڵێن ئێستا چەندی ماوەتەوە لای هەرێمی کوردستان کۆمپانیەکانی تر ڕیزبەندەکەی بکەن بزانم کێ قەرزی لای حکوومەتی هەرێمی کوردستانە ماڵانە با بە شەفافی بڵێن ئەوەی لەم لە 58 ئەڕاتەوە بۆ کولفەی نەوت یعنی بۆ ئەڕاتەوە بۆ ئەو قەرز و بۆ ئیستحقاقاتانی سەرۆکی حکوومەت وتی لە سەدا 40 داهات بۆ وەزارەتی دارایی دەگرێتەوە متمانەت پێ نییە ئەوەی کە دەڵێ لە سەدا 43 کۆمپانیا من یەک پرسیار لە بەڕێزە عەفو بکەی یەک پرسیار لە بەڕێزەکەم تۆ مەقسەد قسەکانی حکوومەتە واز لەوە بێنە تۆ لە تەلەڤیزیۆنی کە ئۆپۆزیسیۆنی تو
ئیمانەکە و لا بەقوتە یەک قسێ ئەم حکومەتە هێرێ من پێ بڵێ ڕاست دەرچوو بێت هەست قسەیەکیان نییە نانە من لە تۆ پرسم یەک قسێ پێ بڵێ ئەمەیان ڕاست بوو قسەی جەنابەت بێ هەر نییە قسەیەکی ڕاستی نەکردووە پێم بڵێ بام وتی 25 مانگ موچە دابەشەکەم دابەشیان کرد وتیان باج و ڕسومات لەسەر خەڵک زیاد نەبووە ئەو هەموو کاسبکاروی نەناتنە سەرخەت وتیان شەفافە بین لە بواری نەوتە بە ئێستاشەوە ناشەفافن گویا چاکسازیان کردووە لە ساعت 42 بووە بە لە ساعت 41 لە داهاتی نەوت ئەگێڕنەوە بۆ فەرمانبەران باشە سەیری قسەکانی خۆیان کرد هەمووی متەناقزە هەمووی دژبەیەکە یعنی کە ئەمڕۆ قسەیەکەن سبێنی قسەیەکی ترەکەن نەوعیشی تر دەرەچێتەوە دوو ئەم حکومەتە کاکە باسی متمانەی کرد وتەبێژی حکومەت بە فەرمی هاتووە ئەڵێ ئیشاڵات تاوەکو نەورۆز پێشبینی دەکەن تۆ پێشبینیەکە یعنی خەڵک کە دوکانارەکە کاسبکارت چۆن ئیتمینانی هەبێت ژیانی خۆی دروست کا تاوەکو مانگێکی تر پێشبینی دەکەین تا پێش نەورۆز هەموو وەزارەتەکان و چۆرگن کاک حەکیم ئەزانێتی ئەو هەر کەسێکی تر خاوەنی ئابوووریەکی وەکو هەرێمی کوردستان بێ کاکە ئابووری هەرێمی کوردستان پارەی هاوپەیمانانە داهاتی ناوخۆیە کە ئەڕاتە 500 ملیار دینار کاک حەکیم لە مانگانەیە پارەی نەوتە کێسان نەوت بەلانی کەم سەر و 100 دۆلارە ئەمانە هەموو داهاتن بەدەست هەر کەسێکەوە بێ بۆ نمونە پێشبینی و بەرنامە و استراتیژ بۆ 10 ساڵی تر دانێ بۆ 5 ساڵی تر دانێ باشە تۆ حکومەتەکە کاکە هەر واز لەوەش بێنە کەوتی ئەڵێ پێشبینیەکەم تاوەکو 21 مانگ موچە ئیشاڵا دابەشەکرێ خۆ مانگی ڕابردووتی ئێمە بەغدا 200 ملیارەکەی نەناردووە ئێمە دەستمان بردووە بۆ مانگی داهاتوو 3 ڕۆژایەوە بەغدا ناردی ئێمە حکومەتە ئاگەی لەوە نەبێ بەغدا پارە ئەنێرەیان نا ئەمە حکومەتە جارێ هەرهینێکی شتێکیان دروست کردووە بە ناوی خۆگونجانەوە یعنی ئەو داهاتەیە بەقەدەر ئەوە ئەمە حکومەتەکە خۆی بێپلانە نازانێ 15 ڕۆژی تر 20 ڕۆژی تر چی ڕوئەدا یعنی ئەشەوێ هاوڵاتی مرتاح بێ ئەشەوێ هاوڵاتی تووشی نەخۆشی نەفسی نەبوو بێ ئەشەوێ هاوڵاتی بێگرێ و بێکێشە و بێهین بێ سپاس دەکەم دواتر ڕێم وڵای بەڕێز بچین وڵای دکتۆر بەس پرسیارەکەشمان جواب نەدایەوە لەسەر پارەکانی سلێمانی دەگەڕێمە وڵات کاک دکتۆر خالید سەبارەت بە بڵێن نەبوونی پارە لە بانکەکان مانای چێ بە بۆ چوونی بەڕێزگەیسە پارە لە بانکەکان نەبێت یاخود کاریگەرەکەی لەسەر بازار و لەسەر کاسبکاریش زیاتر دەبێت بەڵێ بەسەر چاو کاک حەکیمیان بەس ئەو کاکە بەڕێزا وەڵامی پرسیارەکەی جەنابتی نەدایەوە خەریکی قسەکانی من بوو زۆر بەنامەوە سێرە من بە هیچ شێوەیەک باسی حەقی ئینم نەکردووە نەموتووە ئەوە حەقە و نازانم چی حەقی حکوومەتی یاریمی کوردستانە بەعکسەوە من یەکی لەو کەسانم کە هەمیشە پێشنیارەکەم بۆ برادەران لە حکوومەت کە بە شێوەیەک وەکو زانستی ئابووری پێمان ئەڵێ چۆن هەڵسوکەوت و تەسەڕف بکەن و باسی متمانەشم کرد بەڕاستی باسی ئەوەم کرد کە بەم شێوەیە فەرمانبەر متمانەی نامێنێ بە داهاتوو تەسەوڕەکەم و قسەی ڕاستە بۆیە ڕێزمێ بۆ ئەو کاکە ئەزیزە بۆیە جوابی پرسیارەکەی جەنابتی بدایە لە بەریەوەی خەریکی قسەکانی من بۆیە بەرحاڵ نەبوونی پارە لە بانکەکان ئەگەر بێنە سەر لای نەزانستیەکەی ئوستاز حەکیمگیان ناکرێ من باسی وەکو لاینی علمی ناکرێ من بێم حزب تێکەڵ بکەم لەگەڵ حکوومەتە ڕاست تۆ جەنابەت ئێستا لێمە پرسی یاخۆت پێم ئەڵێ نەخێر حکوومەت ینی حزب پێکی هێناوە بەڵام حکوومەت ئەبێ خزمەتی خەڵک بکات خزمەتی ملت بکات لێرە ئەبێ حزب وەکو ڕێنمایی ئەگەر ڕێنمایی بەرپرسانی خۆی بکات کە لەناو حکوومەتن بنمونە نوێنەری حزبن لە حکوومەت و حزبیش ئەبێ نوێنەری خەڵک بێ بەو شێوەیە ئەگەر پارە نەمێنێ لە بانکەکان ئەبێ حزب بانک هێشتی ئەو بەرپرسە بکە کە دانراوە لەوێ لێ بپرسێ بۆ پارە نەماوە لە بانک محاسبەی بکە بۆ پارە نادرێ بە فەرمانبەران ئەبێ محاسبە بکات بزانت سەبەبەکە چی بووە کە پارە نەماوە لە بانکەکان لە کاتێکە بەڕێز وتەبێژی حکوومەت باس لە ئەوەیەکە کە ئەمڕۆ بنمونە یاخود بەیانی یاخود دوێنێ بنمونە ئەبوایە موچەدا بەش بکەرێن نەکرا هۆکارەکە چی بوو لێرە ئەبێ ئەو بەرپرسە بانگێش بکرێت و لێرە حزب وەکولاینی بەرپرس لەسەر ئەو یاخود چاودێر لەسەر ئەو بەرپرسە محاسبەی بکات جگە لە بەڕێزان لە پەرلەمان کە ئەوانش مافی ئەوەیانەیە کە محاسبەی بەرپرسان و وەزیرەکان و ئەوانە کە لە پۆستن محاسبەیان بکات
ئەمە بەتەکیید ئەرکەکان بەو شێوەیە بە شێوەیەکی زانستیانە دابشکراوە بەڵام لێرە ئەوە کە زۆر مهمە بەتەکیید خەلەلێک هەیە بۆ پارە نامێنێ لە بانک ئەوە بەتەکیید ئەو کەسانەی کە بەرپرسن ئەبێ بانگێش بکەن بۆ پەرلەمان بنمونە محاسبە بکرێن یاخود بەلایانی کەمەوە حزب ئەو کەسەی با بڵێن بەرپرسە ئینتیمای هەیە بۆ کام حزب بەبێ بانگێش بکرێت و لێ پرسیینەوەی لەگەڵا بکرێت بۆی بزانن بۆ پارەکان لە بانکەکان نەماون و چ هۆکاریەکەیەکەوەی کردووە کە موچە و بژێوی خەڵک بەو شێوەیە نەگاتە دەستیان و بتوانن معیشەتی ئاسایی بەسەر بەرن. باشە دکتۆر سەبارەت بە چین و توێژەکان ئێستاوەی کە بەرەزوتە دواکەوتنی موچەی کاریگەری دووسکو لەسەر موچەخۆ لەسەر کاسبکار ئێستا بڵێنەوەی کە کاسبکاری شە بازاری نییە هاواری لێستاوە لە زۆری باز و ڕسومات ئێستا ئەمڕۆ سەمونخانەکان بوون بڵێن گربوونەوەیان هەبوو لەگەڵ ناناوەخانە باسییان لەوە کە لەگە لافتەی داهاتوە گەر حکومەتەوە بەڵێنێک کە پێشتر پێیدا بوون لە هەرزانکردنی نرخی سوتەمەنی لە باج لە ڕسومات کە لە سریان سوکا جێبەجێ نەکردو ئەوانیش نانەکە بڵێن نرخی نان گران دەکەن پێدوا دەبێت حکومەت چی بکات ئێستا داهاتمان نییە کە بتوانرێت ئەم کێشانە چارەسەر بکات؟ طبعا لێرە دوو خاڵی زۆر سەرەکی هەیە لەلایەکەوە باس لەوە ئەکرێت کە سوتەمەنیەکە گران بووە و هۆکار ئەوەیە کە ئێمە بنمونە زۆرینەی بابەتەکانمان لە دەرەوە هاوردە ئەکرێت و بنزین گران بووە نەوت گران بووە ئەمە بۆ وڵاتان بەڵام بۆ ئێمە ئەبێ کاریگەریەکەی ئەوێنی بێ نەوتکە گران بووە ئێمە وڵاتێکی نەوتین ئەبێ نەوتەکە داهاتەکەی وا لەو ئاستە بێ کە ئێمە سوودمەند بین لەم زیادبوونی نرخی نەوتە لە با بڵێن ئەوەی کە پێوترێ بەرهەمە نەوتیەکان استیفادە لێ بکەین بنزینەکەمان ئەگەر توانەوە ئیمکانیەتان بێ ئینتاجەکەمان زیاد بکەین وای لێ بکەین کە فریا بکەوین فریای خواستی خەڵک بکەوین لە شارەکانی هەرێمی کوردستان یاخود بەلاینی کەمەوە ئێمە ڕێک بکەوین لەگەڵ بەغایە ئەگەر دەرەقەتی ئەومان نییە شتەکان بنمونە ئێمە خۆمان بەرهەمی بێن و پێداوسەکانی ناخۆ پڕ بکەینەوە ئەبێ ینی لەگەڵ بەغایە ڕێک بکەوین کە فریامان بکەوێت و بنزین بگاتە شارەکانی و پارێزگەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم کێشەیە ڕوو نەدات خۆمان ئێستا وەکو بەرپرسانی حکوومەت چاک ئەزانن کە ئێستا بژێوی ژیانی خەڵک لە ئاسێکی نائاساییە و ئەگەر بێت و نەک ئەگەر بێت ئێستا فەرن وایە نرخی بنزین زیادی کردووە ئەوەی کە ئەفەرمی جەنابەت باج و ڕسومات زیادی کردووە لەلایەکەوە گەر لە حکوومەت بپرسی بۆ زیادی کردووە وەڵامت ئەداتەوە زۆر بە ئاسایی ئەوترێت کە ئێمە ئەمانەوێ داهاتی گشتی زیاد بکەین قسەکە ڕاستە وەکو لاینی علمی بەڵام تۆ جەنابەت ئەم ڕسوماتەوە ئەم باجە لە خەڵک ئەسەنی ئایا ئەو کەسە توانە و ئیمکانیەتی هەیە ئەو باجە بدا بە حکوومەت ئەمە بەڕاستی پرسیارە کە وەڵامەکەی نەخێرە بۆیە لێرە ئەبێ ئێمە هاوسنگیەک ڕابگرین وەکو وەزارەتی دارایی لە نێوان داهاتەکانمان و خەرجیەکانمان ئێستا ئێمە استیفادە بکەین لەم هەلا نەوتەکە کە ئەفرۆشرێت لە ئاستێکی بەرز و داهاتەکەمان دەست بکەوێ بتوانین و تاڕادەیەکی زۆر قەرەبووی خەڵک بکەینەوە ئەو بەشەی کە وەکوتم لە سەرەتاوتم ئەوەی کە وەکو استحقاقاتە لەسەر شانی حکوومەت بدرێتە کۆمپانیەکان یاخود هەر کەسێک کە بنمونونەکە شایستەی ئەو پارەی وەربگرێ ئێستا بێ گرنگی بدێن بە بژێوی ژیانی خەڵک ئەکرێ ئێمە ئەو سەدارایەنە دوا بخەین تا معیشەتەکەمان معیشەتەکەمان چاک بکرێتەوە ئیتر بکرێتە شتێکی ڕێژەیی تەسەورەکەم بەو شێوەیە تا ڕادەیەک حکوومەت ئەتوانێ معیشەتی خەڵک ڕابگرێت بەڵام ئێستا کە بێ بەڕێزت لەگەڵ ئەم دۆخە نالەبارە ڕسومات زیاد بکرێت و بعد زیاد بکرێت وەکو ئەرجی جەنابتانم کرد ئەوە هەنگاوێکی زانستیانەی ڕاستە بەڵام کاتەکە ئێستا کاتێکی نائاساییە. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر کاک دامان سەبارەت بە پارەی سلێمانی نەبوونی پارە لە سلێمانی لە بانکەکان هۆکارەکەی یەکێتی خۆی هۆکارە یاخود بڵێن حکوومەتی سزای سلێمانی یاخود بەس تەنیا یەکێتی کاک حەکیم بە وێنەیەکی عامی پرۆسەکە بکێشیم بزانم لە چیوە گەیشتینەتە چی بۆچی ئەم پارەیە بەم دەردەر ڕۆیشتووە بەم شێوەیە براوە. لە دوای 2023ەوە ئەو پێشەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوت دەربێنێ و بیفرۆشێ و باسی ئابووری سەربەخۆ بکە 14 ملیار دۆلار پارە لە بەغاوە هاتووەتە هەرێمی کوردستان ساڵانە. بەڵێ لە قانونی بودجەیە هەرێمی کوردستان و وەزیرە دارایەکەی کۆنی بەس فریا کەوتون بە دەوایرەکان بڵێن بە فەرمانگەکان بڵێن پرۆژەما بۆ بنووسن بۆ ئەوی جێ بکەنەوە تا لە ڕاستی بچێت لە قانونی بودجێ حکوومەتی عێراقیە جێ بکرێتەوە. لەو کاتا چیان کردووە کە ئەم پارێزە بەلاحانە پێش 2014 هاتووە. سولفەی زەواجیان پێداوە، عەقاریان پێداوە، بۆ نمونە قەرزی کشت و کاڵیان پێداوە، قەرزی گەورە و بچووکیان پێداوە،
بۆ نمونە پاریان داوە بە بازرگانەکان ئێستا و پارەی کە بەلای سەرمایه‌دار و بازرگانەکانەوەی هینە ئەو سەردەمەیە بۆ نمونە کۆمپانیای نەوتی بەشێکی لەو کاتا هاتوون لە باج بەخشیویانن بۆ نمونە کۆمپانیەکانی تر ئێمە ئەوراقمان دەستکەوت بوو بە ملیۆن و 2 ملیۆن و 5 ملیۆن بەخشین بۆ خەڵک کراوە دۆلار ئەوبەت بەخشین بۆ خەڵک کراوە لە کارگەکانە بەشێکی زۆری بەخشینی بۆ کراوە کە باسی داهاتەکەین ئەم کابینەیە ها دروشمی چی بەرز کردەوە کە داهاتی ناوخۆ زیادەکە کاتنە پەرلەمانی کوردستان وتیان ئێمە لە کۆمپانیەکانی نەوتەوە دەست پێەکەین دواتر قەراراتیان دەرکرد بۆ گومرگ و بۆ کۆمەڵێک کۆمپانیەکانی سکیوریتی و ئینتەرنێت و ئەمانە 822 کۆمپانیای نەوتی ناوخۆیی بیانی لە هەرێمی کوردستانە هەیە یەک کەسیان باج نادەن بەڵێ بە قانون بەخشاون بەشێکی زۆریان بە یاسا بەخشاون ستێپی دووەم هاتنە کارگەکان کاتی ئاوڕێیاندایەوە دۆخی هەرێمی کوردستان زۆر خراپە زیاتر لە 4-5 هزار کارگە لە هەرێمی کوردستانە داخرا هەمویان ڕۆیشتن بۆ ئێران بۆ تورکیا بەرەو جنوب ڕۆیشتن ئەوەشی کە ماوەتەوە ئەو ئینتاجی هەیەی بەرەو داخستنە ڕوا ناتوانین ئینتاج بکە مایەوە سەرکێ مایەوە سەر هاوڵاتی هەموو فشار و زەختەکەیان خستە سەر هاوڵاتی بۆی کە لە ڕێگەی باج و ڕسوماتەوە ئەم داهاتە کۆبکەنەوە لە سنوورەکانی شکستیان هێنا لە دەواازە سنووریەکانە حکوومەتی هەرێم 2 بڕیاری دەرکرد بڕیارێکیان بەبێ یەکێتی نیشتمانی کوردستان لە مانگی 3 ساڵی 2020 بڕیارێکی تریان لە پێم وایە ساڵێک دوای ئەوە بوو لە 2020 باسی ئەوەی کرد کە ئەوە نەبوو کە هێزە نێرن بۆ دەواازە سنووریەکان و داهات بەڵێ هێزیا و بەش ئەوواکەن و نەشبوو هیچیش نەبوو هەر بە هەمان شێواز قاچاقی ئەوانە بەردەوامە 27 کۆمپانیا لە دەواازە سنووریەکانە ئیشەکە زۆربەی سێکتەرەکانیشیان داوە بە کەرتی تایبەت و بەردەوامن لەوەی کە سێکتەرەکانیش بدەن بە کەرتی تایبەت داهاتەکەش بۆ کۆمپانیەکانەوە نسبەکان ئەگۆڕێ کاک حەچی بەس بە تێگرا یعنی بن ئەگەڕێمەوە سەر و 407 ڕێگایی کە حکوومەت باسەکە گویا خزمەت گوزە 407 ڕێگا پارە لە هاوڵاتی وەرەگرێ جارێ 63 ڕێگای هەر کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە ئیتر بڕۆ دوکانارێک بە 12 ڕێگا پاری لێوەرگێ بە 12 ڕێگا بەرەو ژوور پاری لێوەرەگرێ حکوومەت ئەوە نییە کە خزمەتی بکە لێ وەرەگرێت چکە بەشێکی خزمەت گوزارەکان نییە بەڵام وەسڵەکەی دیارە بەشێکی خزمەت گوزارەکان کە حکوومەت ناوی ناوە ڕێگای پارەوەرگرتنەکە دیارە بەڵام خزمەتکردنەکەی دیار نییە حکوومەت ئەڵێ ئێمە بەبێ سوودەکەین تۆ کۆمپانیایەکە داناوە کۆمپانیا بۆ سوود ببینێ حکوومەت بۆ نەتوانێت سوود ببینێ جا مەقسام چییە؟ یعنی کۆکردنەوەی ئەم داهاتە هاتە سەر هاوڵاتی بۆ نمونە پارەی ئاوە بەو دەردەیان بردووە پارەی کارەبایە بەو دەردەیان بردووە خۆڵ و خاشاکە بەو نینیان بردووە بەڕێوبەرەتیات و کوێ کۆمپانیان تێخزانووە ئەم ڕێگانەش دنیا کۆمپانیان تێخزانەوە کاک حەکیم ینی بەکرێدانەوەی حکوومەت جارێکی تر بە حیزب لە ڕێی کۆمپانیەکانەوە دەکرێت وڵات ناوبڕێکمان هەیە لەسەر ئەوی سلێمانیش دەبێت قسە بکەین بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام چوارەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەهار کۆمپانیای ئەتڵەس ئەسیل گەورەترین فیستیڤاڵی بازاڕکردن لەسەر ئاسی عێراق لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخات. لە چوارەمین فێستیڤاڵدا براند و کاڵابیانی و ناوخۆیەکان نمایش دەکرێت. پێویستیەکانی ڕۆژانی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش دەکرێت. خەڵاتی ڕۆژانە بۆ کڕیاران. نمایش و چالاکیە هونەری وەرزشیەکان. خواردنە کوردەواریەکان لە فیستیڤاڵی بەهار بۆ ئاسوودەی سەردانی کاران نمایش دەکرێت. کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان دەتوانن بە پاسەکانی هەڵی تاسڵ و جلە فولکەی ئاسکەکان بێن بۆ فیستیڤاڵ لە پێشانگا. لە 11 بۆ 20 ئازار پێکەوە بازار دەکەین و خەڵات دەبین. لە فیستیڤاڵە پڕهێجانەکەیشان چوارەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێران کاکدابن لەسەر نەبوونی پارە لە بانکەکانی سلێمانی کێوە کارە ئەگەر بە کورتی وەڵامان دیت سوپاس. کاک حەکیم لە سەرەتایەم کابینەیە وەزیری دارایی هاتووەتە سلێمانی لەگەڵ هەموو بەرپرسانی یەکێتیا قسەی کردووە. ڕێککەوتووە کە نزبەیەک پارە لە داهاتی سلێمانی بگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی نەکەوەی کۆی داهات بگەڕێتەوە. حدودی ئەو کاتە پارەکە 3 ملیار دینار بووە. بەڵام ماڵانە ئەم پارەیە کێشەی تیا بووە، گرێگۆڵی تیا بووە لە سنووری پارتی شاڵبەت بە هەمان شێوە. ئێستا وە نەبێ داهات نەبێ داهات هەیە دا زۆر زۆریشە داهاتی ناوخۆ یعنی بە تەخمینی من سەر و 400 ملیار دینارە بە هەردوو زۆنەکەەوە. بەڵام عمومەن پێم وایە کە یەکێتی پێی وایە ساری نەوت بەرز بووەتەوە پێویستە پارتی بەشەی لەو پارەی نەوتە بێنێتەوە و وەکو فشارێک لە پارتیەکە و پێی وایە کە گەندەڵی هەیە لە مەلەفی نەوتە ناشەفافی هەیە لە مەلەفی نەوتە. من پێشتریش پێم وتی تەنیاوەنی ئەو لە ساڵ 1950 بەشێکی خەڵکی گەورە و بەرپرسی حیزبی و حکومی لە کۆنتراکتەکانە هەن بە نسبەی گەورە بە نسبەی سەبەلاح حتا لە بەشێک لەو کۆنتراکتانەی کراوە خەڵکە بووە دەڵاڵ بووە پارەی وەرگرتووە داهات هەیە لە سلێمانی بۆ نییە. بەس ناگەرێتەوە بۆ بانک؟ پێم وایە ئەو مەرکەزانە بۆ نمونە لە گومرگە، بۆ نمونە لە دەواازەکانە، بۆ نمونە لە بەڕێوبەتی هاتوچۆیە، بۆ نمونە لە زەڕیبە و لە دەوایرەکانی ترە پێشەوەی بگەڕێتەوە بۆ بانک یارێمی سەح بکرێ چکە بەڕەسید ئەو پارەیە هەیە. بۆ نمونە مەرزی پەرێزخان مانگی داهاتوو مانگی عەفو مانگی پێشوو ئەو پارەی لە بەردەست هەبووە 27 ملیار دینار بووە. بەڵام ئەو پارەیە پێم وانە گەڕابێتەوە بانکی یارێمی سلێمانی. بۆ نمونە باشماق 24 ملیار دینار بووە ئەو پارەیە نەگەڕاوەتەوە. بۆ نمونە بەڕێوەبەرەتی هاتوچۆ 15 ملیار دینار بووە ئەو پارەیە نەگەڕاوەتەوە. بۆ نمونە پارەی ئاو پارەی کارەبا ئەو پارانە نەگەڕاوەتەوە بانکی هەرێمی سلێمانی. باشە دەگرم وڵات دوات پرسیارترم دەوێت. دکتۆر بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە بڵین ئێستا جگەر لەوەی کە موچە دوا کەوتووە گرانیشێ لە بازار دەبێت چی بکرێت ئێستا بڵین عێراق حکوومەتی عێراقی کۆمەڵێک هەنگاویناوە بۆ نمونە 150 میلیۆن دینار بۆ کرینی خانووە 20 میلیۆن دلار بۆ ئەو کوڕکچانێک کە دایانەوە قەرزی بچووک وەربگرن 100,000 بۆ ئەوانەی کەیس داهاتێکیان یاخود ئەو موچە خۆرانەی کە موچەکان لە خوار 500,000 یاخود ئەو خاننشینانەی کە موچەکان لە خوار 1 ملیۆنەوەیە هەروەها لادانی گومرگ لە سەرمادە خۆراکیەکان بۆ ماوەی 2 مانگ دەبێت لە کوردستان شتی بکرێەوەی کە موچەنیە گرانی شێ لە بازارگرانی شتومەکە گرانی سوتەمەنیە. خۆی ئوستاز حەکیمگیان ئابووری هەرێمی کوردستان هاوشێوەی ئابووری عێراقا یعنی ئەوەی کە ئەگوزەرەی ئێستا لە ئابووری عێراق بەهۆی زیادبوونی نرخی نەوت و ئەو پارەیە کە دەستی ئەکەوێ و هەمیشەیە وەکو بابەتێکی زانستیانە کە ئەکرێ لە عێراق ئەنجامە ئەدرێت کاتێک کە پارێکی زیادەیان دەستکەوت هەوڵە دەن بۆ ئەوەی کە بودجەیەکی پاشکۆیان هەبێ ملحەقیان هەبێ بۆ بتوانن بنمونە کورتێنانەکەی پێ علاج بکەن و دوای ئەوە ئەگەر زیادەش هەیە بتوانن بنمونە لە بوارە جیاوازەکان خەرجی بکەن. ئەوەی کە ئێستا ئەو گوزەرە لە عێراق ئەو پارانەی کە باست کرد جەنابەت ئەوە وەکو ئاسانکاریە بۆ هاوڵاتیان کە وەکو عەرزی جەنابتانم کرد ڕێژەی هەژاریەکە کە لە عێراق زیادی کردووە تقریبان باس لەوە ئەکرد لە کۆتایی 2021 تقریبان 10 میلیۆن کەس لە عێراق لە حاڵەتی هەژاریە دیارە حکوومەتی بەغا ئێوێ هەنگاوێک بنێت بەرە ئەوەی کە ئەم هەژاریە چارەسەر بکە. ئێمە ئەگەر تۆ جەنابەت فەرمووی ئێمە لێرە چی بکەین ئێمە خۆمان ئێستا تا ئەم دقەیە باس لە زیاتر لە 45 ڕۆژ ئەکرێ موچە ئاساییەکە وەرنەگیراوە بەشێک لە شارەکان یاریمی کوردستان موچەیان وەرگرتووە بەشێکی تر وەری نەگرتووە. ینی لێرە ئایا گونجاوی ئێمە باستەوە بکەین کە ئێمە و هاوشێوەی عێراق هەنگاو بنین و چۆن هاوکاری فەرمانبەران بکەین و یاخود هاوڵاتی و یاخود ئەم بابەتانە تەسەوڕەکەم وەڵامەکە بە تەکید نەخێرە بێ. ئێمە با یەکەم جار ئەو استحقاقاتانی کە هەیە لە سەرشانی حکوومەت استحقاقێکی ڕسمیان باس لە هاوکاری و ئەو شتانە نەکەین ئەوانە جێبەجێ بکات اینجا باس لە بابەتەکانی تر بکەین. بۆیە لێرە ینی ئەگەر باس لە حاڵەتێ بکەین ئەو بڕەپارەی کە وەزارەتی کاروبار
ئەیدا با بڵێن وەکو قەرزێکی بچووک ئەدرا بە گەنجان سوورێکی زۆری هەبوو بۆ گەنجان لەو کاتە بۆ دامەزراندنی پرۆژێ بچووک ئەوە تەجروبێکی زۆر گەورە بوو ئێستاش ئەگەر دووبارە بکرێتەوە ئەگەر دۆخی ئابووری هەرێمی کوردستان چاک ببێ بەو شێوەیە حکوومەت ئەتوانێت دوو خاڵی زۆر گرنگ یعنی بەڕاستی جێبەجێ بکە خۆت بەدەست بێنی یەکەمیان ئەوەیە کە خودی کەرتی تایبەت وردە پێش ئەکەوێت لە ڕێگەی ئەو بابەتە دووەم باری سەرشانی حکوومەت کەمە بێتەوە لەوەی کە خەڵک داوای دامەزراندن ئەکا هەمیشە لێرە بەم شێوەیە ئێمە ئەتوانین ئیسیفادە بکەن ئێستا لەم هەلا لەوەی کە داهاتی نەوت زیادی کردووە بە ڕێزان لە پەرلەمان بانگهێشتی بەرپرسان بکەن ئەوانەی کە بەرپرسن لەسەر مەلەفی نەوتی با بزانین ئێمە بۆ لەگەڵ زیادبوونی نرخی نەوت بە نمونە ئێمە لەبەری ئەوەی کە وەکو هەرێمێکی نەوتی ناسراوین بە نەوت ئەبێ پارێکی زیاترمان دەست بکەوێت و خەرجی بکەین لەسەر بوارە جیاوازەکان و ئابوووریەکەمان زۆر پێش بکەوێت لەم قۆناغەدا بۆ حاڵەتەکە وایە بەتاکید وەڵام ئەدرێتەوە کاوەی کە ئێمە لەبەر ئەوەی زۆرینەی بابەتەکانمان هاوردە ئەکرد لە دەرەوە ئەمەش دیسان ئەمەش لاسەنگیەکە لە پەیکەری ئابووری هەرێمی کوردستان کە نابێ ئێمە ئەم لاسەنگیە بەردەوام بێت هەمیشە من باسی ئیمارەتەکەم ئەو وڵاتە وڵاتێکی نەوتیە وەکو خۆمان بەڵام ئێستا بینی جەنابەت وڵاتە پشت نابەستێ بە نەوت یعنی لە قەیرانی نەوت و دابەزینی نرخی نەوت ئەوانە باس لەوە کرا کە هەناردەکردنی نەوتیان ڕاگرت وتیان ئەم سەروەت و سامانە نیشتیمانیە کە مڵکی نەوەی داهاتووە ناکرێت لێرە بەفیڕۆ بڕواتووە من بەرمیلێکی نەوتی ئیماراتی بفرۆشن بە نمونە 3 یان 4 بەرمیلی نەوتی ئیماراتی بفرۆشتێت بدرێ بە یەک شوشەی بۆنی فەرەنسی یعنی وتیان ئەمە بە فیڕۆدانە ئەم سەروت و سامانە بۆیە ئێمەش ڕۆژێک لە ڕۆژان هیوادارین وەکو ئابووری ناسان وەکو کەسانێکە تۆزێک لە ئابووری شت ئەزانین ئەو بەڕێزانێک کە لە نەوت شارەزانوین ڕۆژێک لە ڕۆژان و حکوومەت یارمەتی کوردستان ڕابگەێنێ کە ئێمە ئیتر هەناردەکردنی نەوتمان ڕاگرت لەبەر ئەوەی ئابووریەکەمان بەهێز و بەتوانایە پشتبەستن بە دوای خۆی گەورە بە کەرتی کشت و کاڵ بە کەرتی گەشت و گوزار کە وەکو ئەرزی جەنابتانم کرد بە کەرتەکانی تر ئەکە ئێمە باستەوە بکەین بەڵام ئێستا لەم دۆخە ئێمە باستەوە بکەین کە هاوشێوەی حکوومەتی عێراقی بکە تەسەوڕەکەم بابەتەکە قورسە و نائاساییە باشە بەس دکتۆر ڕەنگە گرفتەکە لەوە بێ کە ئێستا داهاتە بێ بەڵام خۆی دەتوانرێ و هەنگاوانە بنرێ بەس لەبەرەوەی کە داهاتی نەوتەکەی بە تەواوەتی ناگەڕێتەوە داهاتی ناو خۆیە پارتیویکێتی دەستیان بەسەرداگرتووە ئەگەر لەرستەی کێمیندا بێت بێگومان داهاتەکە بە شێوەش ناکات بەرپرسان خۆیان ئەڵێن خۆیان ئەوە ڕائگەێنن کە ئەو داهاتێک کە دەستی حکوومەت یارمەتی کوردستانەکەوێت بە پارەکەمەکە و بە پارە زیادەکە هەر ڕێژەیەکی جێگیر هەیە کە ڕێژێکی کەم ئەچێتە خەزێنەی مرکزی باشە معقول نییە کە تۆ جەنابەت ئێستا ئەم دقەیە پارێکی زۆری دەسەکەوێت حکوومەت یارمەتی کوردستان لەگەڵ ئەوەشە یعنی هەر هەو نەدرێت کە تۆزێک ئەو بڕە پارە زیاد بکرێت ڕاست وەکو ڕێژە جێگیرە کە کەڕەداهاتەکەی بکەیت پارەکە ئەگۆڕێ بەڵام من تەسەورەکەم وەکو عەزیز جەنابتان کرد ئێستا حەق وایە حکوومەت یارمەتی کوردستان وا بکات کە گرنگی زیاتر بدا بە بژێوەی ژیانی خەڵک لەوەی کە گرنگی بدا بە شایستە دارایەکان شایستە دارایەکان ئەوەش تحقیقات و وینی تابەتی تا بکرێت لە لایانی بەڕێزان لە پەرلەمان ئەوە شتێکی تابەتە بەڵام ئەوەی کە ئێستا زۆر گرنگە هەر بەلاینی کەمەوە ئێمە باس بکەین کە ئەو کەسانەی کە ئێستا نوێنەرانی حزبن لە حکوومەت بیر بکەنەوەی کە لە 7 مانگی داهاتوو انتخابات هەیە تۆ تەسەوڕەکەی جەنابەت بەم شێوەیە ئەگەر بڕوە یەکێک لە هاوڵاتیان ئەچێ دەنگ بدات بەڕاستی ئەمە جێگەی پرسیارە کە ئەو بەڕێزانە کە ئێستا بەرپرسن ئەبێ بیر بکەنەوە لە داهاتووی زۆر نزیکی خۆیان کە انتخاباتی داهاتووە ئایا ئەتوانن بەم شێوەیە دەنگ کۆ بکەنەوە بۆ کاندیدەکانی خۆیان لەو انتخاباتە بەڵێ دەگەڕێم وڵات دکتۆر کاکتابان سەبارەت بەوەی کە هیزمەتی سێکەیە موچەیەک بخۆن لەو دواکەوتنە چونکە پێشتریش بەسەرکەم ئەم کابینێ لە 2027 موچەی خوارد دەمانگ لێبڕین هەبوو تقریبا 8 تریلیۆن دینارێک ترسیەوەیە کە موچێکی تریش بخۆن مەسەلەکە موچە نییە کاک حەکیم بەڵێەوە ئێستا موچەی مانگی دووسیان تقریبان تێکەڵ کردووە و نازانرێت تاوەکو پێش نەورۆز ئەدرێ یاخودنا بەڵام مۆزوعەکە و باگرانیە کە لەسەر خەڵک دروست بووە ئەو شوڵەیە کە حکوومەت یارمەتی کوردستان لێ هەڵکێشاوە بە ناوی کۆکردنەوەی باج و ڕسومات و بە ناوی کۆمەڵش زەختەکە لە هاوڵاتیەکە کاک حەکیم هاوڵاتی کارگەی پارەی نییە لە ماڵی خۆیە حکوومەت موچەی نەداتێ بەڵام داوای ئەو هەموو ڕسوماتی لێ بکە لە ساسی ئابووری هەرێمی کوردستان
پەیوەندی بە موچە و بژانەوەی بازار پەیوەندی بە موچەوە هەیە لە سەدا هەفتای پەیوەندی بە جموجۆڵەکانی تری بازارەوە هەیە بۆ نمونە وڵاتێکەوە هەیە کە مەسەلە کارگەکانە مەسەلا هاوردە و هەناردێ مەسەلا ئینتاجە مەسەلا هەموو ئەو شتانەیە لە کە لە هەرێمی کوردستانە هیچی ئەوانە نەماوە تەنیا موچەکە ماوە یعنی کە تۆ موچەکەش نەدەی ئەو هەموو فشارە لە هاوڵاتی بکەی داوای پارەی ئاوی لێ بکەی داوای کارەبای لێ بکەی داوای خۆڵ و خاشاکی لێ بکەی بێ کاسب کار بە 1200 ڕێگاری تر نامێنێتەوە یعنی ئەم وڵاتە بەرەو هەژاریەکی زۆر مەترسیدار ئەڕوە یعنی ئەوە تا حکومەتی عراقی کاک حەکیم لە هیچ شەفاف نەبێ لە مەسەلەی نەوتە تا ڕادەیەک ئەتوانێت داتاکانی خۆی ئاشکرا بکە خۆتەزانی مانگی ڕابردوو 8.5 میلیارد دلار بەس نەوتی فرۆشت بوو باشە حکومەتی عراقی چەند نەوتە فرۆشەیە تاوەکووە مەبلەغی دەسەکەوێ وەرە حساباتی کە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر یەک لەسەر بۆ نمونە هەشتی ئەوانیش نەوت بفرۆشێ بەڵام 300 میلیۆن دلار ئەیجێڕێتەوە 300 میلیۆن دلار زۆر جیاوازی هەیە لەگەڵ 8.5 میلیارد دلار یعنی حساباتی کە یەک لەسەر بیسی ئەو 92 میلیۆن بەرمیلی فرۆشت و هەرێم 12 میلیۆنی فرۆشت و مانگە ڕابردوو تقریبا لە 12 فرۆشت تۆ بە ساڵانەکەش حسابی کە بزانم چەندەکە یعنی عمومەن عراق زۆر جیاوازە لە مەسائلی نەوتە داتاکانی بەڕوونی ئەوە کە فەرموو حکومەتی هەرێمی کوردستان تا ئەم دقەیەش هیچ کەسێ لە هەرێمی کوردستانە نازانێت گرێبەستی غازەکەی چۆنە نازانێت چۆن کراوە لە بینی 3 کەس زیاتر دەرناچێت ئەم گرێبەسە کەسی چوارم نەبینیەوە کاک حەکیم تۆ زانیت بۆ گرانەکەشی زناکەن هەرچەندە دوێنێ یەک بابەتی مەترسیداتر هەیە من حەز ناکەم بڵێم یعنی لەم بەرنامەیە بەڵام با ئەوەش بڵێمەوە پێشەوەی کە بێمە بەرنامەکەەوە شتێکم بیست ئەڵێت تورکیا مستەورێت هەناردەکردن بۆ عێراق ڕائەگرێ یعنی هەموو لە سەدا 90 کاڵای بۆ نمونە ترانزیت و هاوردەکردن لە هەرێمی کوردستانەوە بۆ عێراق ڕوا لە ڕێی برایم خەلیل و لە ڕێی هەرێمی کوردستانەوە مشکلەکە ئەوەیە ڕەنگە ئینتاجی خۆی و ئینتاجی وڵاتانی ترکە لە ڕێی تورکیا بۆی عێراقی ئەمەش ڕاگرێ ئێوە کاتە چی ڕوەدا باشە ئەگەر بۆ نمونە بە مەسەلەی شەڕی ئۆکرانیا بێ یا بەرزبوونەوەی سعری بۆ نمونە بنزین بێ ئێخۆ هەرە بێ گەنم و بۆ نمونە 1-2 ئایتمی تر بڕوا بەڵام هەڵاوسانەکە غیر متەوەقعە یعنی حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ڕێگری لە بازرگانەکانیش بکە کاکە تۆ شتومەکە کڕیوە لە کۆگاکانە 6 مانگ پێش ساکڕیتە 4 مانگ پێش ساکڕیتە 3 مانگ پێش ساکڕیتە خێرە بە 15 ڕۆژ ئەم هەموو سعرە ڕۆی شوێت ینی کۆنتترۆلی بازاریشی پێ ناکرێ بەس خۆ دوێن و تەوێژ حکومەت وتی کاڵکی باشەیە لە بازار خەڵک مەترسێ وڵی بە نازانم مەقسەی ئەگەر ئەخر کاڵا و کاڵک زۆری فەرقە یعنی هەر ئەوە جوابەکەیەتی وتە بێژێک جیاوازی بینی کاڵا و کاڵک نەکە خەڵک چۆن متمانەی لێ وەرگێ بەڵێ لە کۆگاکان شتیتە طبعاً لێ وەرناگرێ بەڵە سواس دەکەم دەگرێ وڵاتەکە دەرفەتە بوو دکتۆر کاتمان زۆر کەم ماوە بەس چی بکرێ بەوەی کە جگەلەوەی کە موچەخۆرە ئێستا بڵین موچەکەی دواکو کێشەیە ئەی کاسبکارەکە لە بازار ئێستا لە کۆی 6 میلیۆن مرۆێنێک و 250,000 موچەخۆرمانەیە بارگرانیکە لەسەر کاسبکارەکەنێک کە ئێستا باج ڕسوماتەکەشی لەسەر زیاد کراوە بە کورتی بێ سپاس دەکەم بەتەکید تۆ جەنابەت لێرە یعنی بەڕاستی ئوستاز حەکیم گیان ینی ئینسان چ پێشنیاری چارەسەرێک پێشنیار بکە بەڕاستی ئەگەر بڵێ بفەرمووی جەنابەت ئەو بارەی کە لەسەر شانی هاوڵاتیە و دوکاندارە کەم بکرێتەوە و باج کەم بکرێتەوە و ڕسومات کەم بکرێتەوە کە فعلەن هاوڵاتیەک بژی لە ئابوووریەک و هەرمێک پڕ لە نەوت و غاز ئەبێ وا بێ بەو شێوەیە بێ کە لە ژیانێکی شایستە و مستحق بێ باشە لە هەمان کات ئەو کاتە حکوومەت ئەڕێ وڵایی ئەی من داهاتی ناوخۆەکە بەش ناکە ئەو کاتە دیسان وەڵامێکی ترە بێ بەڕاستی ئەم حیوارە بێ بەڕێزان لە پەرلەمان ئەم حیوارە بکەن لەگەڵ ئەو بەرپرسانە کە دڵنیام کردویانە بە ئەو پەڕی خەمخۆری دۆسۆزیە باشە ئەی ئەم داهاتە نەوتە زۆرە کە دەست ئەکەوێت چی لێت چۆن خەرج ئەکرێ ئەمە بەڕاستی ئەمە خودی ئەمە جێگەی پرسیار و ئەبێ بەڕاستی ئەو لێپرسینەوە بکرێت لێرە ئێمە ئەبی چی بکەین کلیلێکی سەحریمان نییە بۆەوەی کە ئێستا ئەم دقەیە بابەتەکە چارەسەر بکرێ ئەوەی کە ئەگوزەرەی ئێستا ئەبێ بە ئەو پەڕی شەفافیەت حکوومەت باس چۆن وەکو ینی پێشبینی ئەکرێت کە بەڕاستی بە ئەو پەڕی شەفافیەتەوە هەموو دۆکیومنتەکان بخرێتە بەردەستی بەڕێزان لە پەرلەمان و ڕوون بکرێتەوە کە بەم شێوەیە پرۆسی فرۆشتی نەوتەکەەوە ئەوەندە نەوت ئەفرۆشترێت و ئەوەندە خەرجیەکانە و ئەوەندە مستحقاتی حکوومەتی هەرمی کوردستانە ئەبێ بەو شێوەیە
تعامل بکرێت بۆ ئەوەی کە ئێمە بزانین هاوڵاتی چەندی بەرەکەوێت لەو پارە زیادەی کە ئێستا وەکو باسمان کرد لە عێراق کە ئەو زیادەیە کە ئەدرێ بە هەندێک کەسی مستحق لە عێراق و ئەو شێوازە لە ئاسانکاری کە ئەکرێ بۆ هاوڵاتی لە عێراق بەگشتی بۆیە لێرە من تەسەوڕەکەم جگە لە ئەم بابەتە ئەگەر بۆ بابەتێکی یانی بۆ قۆناغێکی ئێستا بێ بۆ ئەم دقەیە بێ بۆ داهاتوو بۆ ئەوەی ئێمە نەجاتمە ببێ لەم کێشەیە من هەمیشە وتومە لە کەناڵە بەڕێزەکەی بەڕێستان و ئین وتومە لە کەناڵەکانی تریش باسی ئەوم کردووە کە ئێمە کلیلی سەرکەوتنمان کشت و کاڵە بەڕێزان ئێمە کشت و کاڵەکەمان بەهێز بکەین ئاسایشی خۆراکەکەمان دابین ئەکرێ ئاسایشی ئابوووریەکەمان بەو شێوەیە دابین ئەکرێت تۆ بە ڕێزت ئەو بڕەپارەیە زۆرە نەنێری بۆ ئێرانە بۆ تورکیا و بۆ وڵاتانی تر بۆ کڕینی خواردەمەنی و خۆراک و زەیت لە ئۆکراینی یاخود لە رووسیا بۆمان بێت و نەیەت چ مشکلێکمانەیە ئەگەر خۆمان بەرهەمی خۆمانمان هەبێت ئەو کاتە هەموو ئەو گەنجانەی کە ئێستا بێکارن ئاراستیان بکە با لە کێڵگەکان بابا لە ئەو شوێنانەی کە گونجاون و شیاون بۆ ئیشکردن لە بری ئەوەی فەرمانبەری حکوومەت بێ با خۆی مدیری خۆی بێ لە کێڵگەکەی خۆی ئاسانکاری بۆ بکە با ئینتاجی خۆی هەبێت بەو شێوەیە شۆڕشێکی کشت و کاڵی ڕاگەینین بەڕاستی هەرمی کوردستانە بێتە هەرێمێکی نمونەیی شایستەی ئەوە بێ کە لە جیهان هەمووی باس بکرێت چۆن وەکوتم ئەرجی جەنابتانم کرد کە ئێمە لە 2014 بوو تەسەوڕەکەم باستا هەولێر کرا وەکو پایتەختی گەشتیاری وڵاتە عەرەبیەکان یعنی کە فعلن شایستەی ئەوەیە کە ئابووری هەرێمی کوردستان لەو ئاستە بێ با ئێمە باستەوە بکەین کە گرنگی بدرێت بەکەرتی کشت و کاڵ ڕۆژ ئەنجومەنی وازیران بڕیار بدەن کە کۆبوونەوە بکرێت بۆ ئەوەی ئەم بابەتە چارەسەر بکرێت و گرنگی بدرێت بە پلەی یەکەم بە کەرتی کشت و کاڵ و بەڕێزان و بەرهێنەران و سەرمایەداران ئاراستە بکرێن لە بری ئەوەی وحدەی سەکەنیە و کێشەی نەشەجەبوونمان بۆ حەل بکە کە شوقەکان هەمووی 6 دەفتەر و 7 دەفتەر لە توانەوە ئیمکانیەتی هاوڵاتان نییە بە ئاسایی لەبری ئەوە با ئەو پارەیە ئەو سەرمایە ئاراستەی بواری کشت و کاڵی بکرێت تەسەوڕەکەم دۆخەکەمان زۆر بگوڵێ بەڵێ سپاس دەکەم کاکتۆر کاکداوان کاتمنەوە گشتێکت ما بە کورتی کاک حەکیم طبعا زۆر کەس باسی پەرلەمانی کوردستان و وەزیفەی پەرلەمانی کوردستانەکە بۆچی ئەم بابەتانە ئیسارە نابن لە پەرلەمان و وەزیفەی پەرلەمانتارە بە هەموو ڕێگایەک لە پەرلەمانی کوردستان و بە جوودی شخصیش بێ ئەوەی کە پێویست بووە کردومانە بەڵام ئەم حکومەتە زیاتر خویاوە بە فیسبوک و سوشیال میدیا بۆ نمونە جێگیری سەرۆکی حکومەت زیاتر خەریکی ئیمۆجی و مەسیج و تیشێرت و ئەم کۆمەڵە بابەتانەیە ئەبێ بە ئوسلوبی خۆی جوابی بیتەوە دوو من ئومێد دەکەمەوە ماوەی ماوە لە بەردەمی پەرلەمانی کوردستانە پەرلەمانی کوردستان نەبێتە مەترسی بۆ سەر خەڵکی کوردستان ئەم قسەیە لە بەرخاتری یەک شتەکەم چونکە کاکە باسی یاسای کشت و کاڵی کرد لێرەوە ئەمێ عەفو باسی کشت و کاڵی کرد کاک دکتۆر ئەمەوێت لێرە یەک شت بڵێم یەک پرۆژە یاسا لە بەردەمی پەرلەمانی کوردستانە خوێندنەوەی دووەمی بۆ کراوە خەریکە دەنگانی بۆ ئەکرێ ئاوی ڕووبارەکان کانیا و ئاوی چەم ئەو ئاوانەی کە بۆ زرعات و بۆ کشت و کاڵ و بۆ باخ و بۆ باغداری و بۆ بیر و هەرچی جۆرە ئاوەکەیە پێوەری بۆ داندێ و لە بەرامبەرە پارە لە هاوڵاتی وەرەگرێ ئەوەشی کە گەنم و جۆ بکە بە تەمان ئەو ئاوی بەکارهێنێ جگە لە ئاوی باران پارەی لێوەرگرێت سپاس بۆ دوولاسان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان